لە ماوەی 4 ساڵی ڕابردوو حزبەکانی دەسەڵات نەیانتوانی دۆخی شاری کەرکووک ئاسایی بکەنەوە و کورد لەو دۆخە خراپەی تێکەوتووە ڕزگار بکەن کە هەر خۆشیان هۆکاری سەرەڵدانی کێشەکانی کەرکووک بوون و لە ماوەی کەمتر لە 48 کاتژمێردا نیوەی خاکی کوردستانیان لەدەستدا. ئێستا دوای 4 ساڵ لە بانگەشەی هەڵبژاردنیاندا بەڵێن دەدەن دۆخەکە ئاسایی بکەنەوە و کێشەکان چارەسەر بکەن. چاودێرانی سیاسی پیان وایە هاوشێوەی ساڵانی دوای ڕوخانی ڕژێم ئێستاش ململانەی سیاسی و بەرژەوەندی حزبی لە کەرکووک زیاتر ڕەنگی داوەتەوە و بۆتە هۆکاری چارەسەر نەکردنی دۆخی شارەکە. لە باوەی 4 ساڵی ڕابردووە ئەو دوو حزبە لە ململانی خۆیاندا کەرکووکیان با بڵێن پێ چارەسەر نەکرا نەیانتوانی چارەسەریکەن نەتیجەی ململانەکەی خۆیان بوو. بەڵام ئێستا هاتوونە بە دروشوی ئەوەی کوایە کەرکووکە گەڕێنەوە نازانم کەرکووک دۆخی چاکەکەن و بە دەنگدات ئەخ نازانم تۆ لە ماوەی 4 ساڵە بۆ نەتوانی چاچیکەی ئێستا چۆن ئەتوانن چاچێن هیوادارین بتوانن لەمە دوا دۆخی کەرکووک بەرەو باشتر بەرن بەڵام ئاستە بە ئەوان لە ڕابردووە نەیانتوانی چاچیکەن لە داهاتووشە پێ ناچێت چاچیکەن. کوردە تا ئیساکە ئەنی هەموو حزب بەعام ناڵێن لەوانەیە جیاوازیانە بێ زیاتر حزبایەتی کراوە تا کوردایەتی بکرێت. یعنی زۆرینیان بەرژەوەندی حزبی خستۆتە پێش بەرژەوەندی گەورەی ملەتەکەیەوە. جا لەبەرەوەی ئەم شار ئەم دوایەم 4 ساڵە و پێشووتریش یعنی هینی پەرۆشی نەبوو بۆی ئەم قەزەیەوە قەزەی خۆیان خەمخۆر بن بە تاواتی بن بڕیکەن. ینی ململانەی ناوخۆی کورد لەسەر پۆست و بزانە کێ زۆرترین پۆست لە بەغا وەرەگرێ یان لێرە پۆستێکی ئیداری وەرگرایە شورتە بێ ئایا شت بێ کۆی ئەمانە وای کرێت کە ئەمە چارەسەر نەکرێت. لە ماوەی ڕابردوودا کارکردن بۆ بەرژەوەندی حەزبی و قۆرەخکردنی دەسەڵات وای کرد کورد لە هەڕەمی دەسەڵاتەوە ببێتە پێکاتەیەکی بێدەسەڵات لە سنووری پارێزگای کەرکووک. ئەمەش بە هۆکاری ناتەبایی و ناکۆکی نێوان کورد لە شارەکەدا دەنرێت. سەبارەت بە مۆزوع من تەسەور ناکەم لە دوای هەڵبژاردنیش ئەمە ئاسای موسانی وا بکەی بڵێ هەموو شتێک یەکلا بێتەوە شتانە. بە تەسەوری من ئەگەر کورد بیرکردنەوەیەکی جیاوازی نەبێ بۆ قۆناغی ئایندا و کە ئیش کاتیایە بۆ سەرخستنی استراتیجیەی تێکی نەتەوەیی یەکبوون پێم وایە لە ئایندەشا فەشەل دێنێت چکەم شت بە هوتاب ناکرێت شت بە دروشمی هەڵبژاردن ناکرێت شت بە فیعل و سیاست پێویستی بە ڕسمی سیاساتە. یعنی تۆ ئەبێ بە کورتیەکەی حزب لە قۆناغی ئایندەی حزب بە کوردیەکان لە کەرکووکە ئەبێ بەشێک لە تەسحیە بدەن بەشێک بەوادری سلمیانە بێ. دوای 4 ساڵ لە ئەنجامدانی ڕفراندۆم و ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 هێشتا پارتی و یەکێتی نەیانتوانیوە ئەو ململانیە حزبێت تێپەڕێنن و دۆخی ئەسیاری کەرکووک بە هەند وەربگرن و لە پێناو مانەوەی دەستکەوتە نیشتیمانیەکاندا سازش لە بەرژەوەندی حزبیەکان بکەن. هەرەمەش وای کردووە نەتوانن دۆخەکە ئاسایی بکەنەوە و کورد بگەڕێتەوە ناوەندی بڕیار لە کەرکووک. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.